سڵاوتان لەبێت دڵخۆشم کە لە نۆڕادیۆیەکی تر هاتینەوەلاتان ئەم ڕۆژوەک هەموو پرۆگرامەکانی ترمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێشمان بۆ بژاردوون و لەگەڵ ئەوەش میوانی زۆر تایبەتمانە بێت لە 1964 تا کۆتایی لەگەڵمان بن لەگەڵ توانە شتی زۆر جوان و شتی زۆر سەرنجڕاکێش و شتی زۆر باشمان پێ و پێشکەشتانەکەین. سڵاو دەبێتوانە. سڵاو باش. بەنی باش. بەرنامەکەمان هێنایە بەیانیان. وەڵا گۆڕیمان کاتەکەی. سپاس چاوان. سڵاوتان لێبێت وەکو چاوان ئاماژەی پێکرد وەکو هەمیشە هەفتانە بەرنامەی نۆڕادیۆ کۆی ئەو بابەتانەی کە ئامادە کراون لە 1964 و بابەتی گەرمیش لە ناویە باز دەکەین و دەیگەڕینەوە بۆتان لە راپۆرت لە بابەتی گەرم خۆپشاندان بابەتی میوانە کارمان کە هەندێک جار زۆر بابەتی نەوعی لێرەوە باز دەکەن هەمووی لە نۆڕادیۆوە ئێوە دەتوانن بینەری بن و ئاگاداری سەرجەم بارودۆخەکانی هەرێمی کوردستان بن لە بابەتێکەوە دەست پێ یەکەم کە خۆپشاندانە ئەم بەیانەیە بەشێک لە دانیشتوانی سنووری کەوەرگۆسک لە هەولێر خۆپشاندانیان کردووە على ئەساس دژی چەند کۆمپانیایەکە و داوای دامەزراندن دەکەن لەو کۆمپانیانە من وردەکاری زیاتر لە پامنێرمان ئەحمەد شەمزین وەردەگرم تەلەفۆنی بۆکەم بزانین ئەوکۆی دەیبینن کە ئەوە کەمێک پێش ئێسای دانیشتوانی کەوەرگۆسکە کاتوونەتە سەر شەقام و شەقامەکەیان گرتووە هەندێک گرژیشی تێکەوت بوو بەڵام بە ئەحمەد زانیاری زیاتر مامداتێ من ئێستا تەلەفۆنی بۆکەم بزانین زانیاریەکان لایەوە چیە خۆپشاندانەکە کۆتایی هاتووە نەهاتووە و بە دیاریکراوی داواکاریان چییە. سڵاو ئەحمەد. سوپاست دەکەم باسێکی ئەو خۆپشاندانەی بەشێک لە دانیشتوانی سنووری کەوەرگۆسکمان بۆ بکە بۆچی گردبوونەتەوە خۆپشاندان دەکەن. بەڵێ توانە دانیشتوانی دوو گوند لە سنووری کەورگۆسک گوندی کەورگۆسک چونکە کەورگۆسک ناحیە سەر بە قەزای خەباتە بەڵام گوندەکەشی پێشەوەی بگەی بە ناحیەکە گوندەکە ینی سنووری گوندەکەی فراوانترە سنووری دوو گوند خۆپشاندانیان کردو ڕێگای سەرەکی کەورگۆسک خەبات و هەروەها کەورگۆسک ئیفرازیان گرتووە لە دژی ئەوەی کەوا کارگەکانی ئەم سنوورە کە دیارە بەشێک لە کارگە و پرۆژە لەم سنوورە هەیە دا نامەزرێن و کاریان نادەنێ و لە کاتژمێر هەشتی بەیانیەوە تا ئێستا لە سەرم شەقامەوەستان و زیاتر لە 20 تایان سووتاندووە داوا دەکەن کەوا لەم کارگانە دایان بمەزرێنن ینی بەشێک لەو هاوڵاتیانە کە من قسەم لەگەڵیان کردیان و بڕوانامەی زان کۆمان هەیە بە کرێکاریش بێ کار دەکەین تەنها کارمان پێ بدەن. ئێستا خۆپشاندانەکەیان بەردەوامە و تا ئێستا خۆپشاندانەکەیان بەردەوامە و نایڵن هیچ کەسێک ینی ڕێگاکە ناکەنەوە بۆ هیچ کەسێک. باشە ئەی نوێنەری ئەو کارگانە هیچ نەهاتۆتە لایە و خەڵکە قسەیەکیان بۆ بکایان لایەنی پەیوەندیدار وعد و بەڵێنێکیان پێبدا بۆ ئەوان لەو خۆپشاندانە واز بێنن. ئەوەی کە خۆپشاندەران باسییان کرد ینی چەند ناوێکیان هینا من قسەم لەگەڵ بەڕێوبەری ینی کارتێکەری ئەم پرۆژەیە کرد کە ئەم پرۆژەی لە دژی گرتبوونەتەوە کە پرۆژەی ئاوی فریاگوزاریە لەلایەن هێمن گروپەوە کاری تێدا دەکرێتن ئیسماعیل ئەرگوشی کە بەڕێوبەری کارپێکردنی ئەم پرۆژە بۆ قسەم لەگەڵی کردوتی کاکە جان بابەتی دانەمەزراندنی ئەم گەنجانە پەیوەستە بەوەی تا ئێستا ئێمە کارەکەمان تەواو نەکردو ڕادستی حکوومەتمان نەکردووە و ئەم بابەتە پەیوەندی هەیە بە ئەمنی قەومی ینی ئەگەر کەسانی نەشارەزا لەم پرۆژانەیان لەم پرۆژەی ئاوی فریاگوزاریە دا بمەزرێنین ئەوە ڕەنگە کێشە دروست بێ بۆ ئاوی تەواوی هەولێر لەبەر ئەوە تەنها ئەو کەسانە لێرە دادەمەزرێن کە خەبیرن. باشە ئەحمەد من پێش ینی بەرنامەکە قسەم لەگەڵ تۆ کرد بۆ وەرگرتنی زانیاری لەسەر ئەو گرتبوونەوەیە تۆ وتت بەشێک لەو ماڵانە ینی سەر و کەسێکیان لێ دامەزراوە بە پێی پێویست لەو کارگانە ئێستا داوای چیەکەن ینی داوای زیاترەکەن. بەڵێ دیارە یاسایەکەیە لە کارگەی شیش و هەروەها مەسفایەکیش لێرە بوو باسییان کەم یاسایە تەنها لەم دوو کارگەی پەیڕەو دەکرێت ئەویش لە هەر خانەوادەیەک یەک کەس دادەمەزرێنن ینی ئەگەر دوو کەس برابن ئەوە یەک کەس بۆی هەیە لەم کارگانە کار بکات. ئەمان داوای چیەکەن داواکەن ئەوان داوای ئەو دەکەن کە زیاتر لە کەسێکیان بۆ دامەبەزرێنن ینی دادەیە کە قسەی بۆ من کرد باسی لەوە کرد کە کوڕەکەم کرێکاری دەکاتن دانەیەکیان لێوە دامەزراوە و دانەکەی تریان دەبێ بچێ کرێکاری بکە 12 کاتژمێر لە سنتەری شاری هەولێر ینی دەیگوت کە کارگە لە تەنیشت ماڵمان بێ ئەم دوو کەڵ و ئەم ینی نالەباری ژینگێ بۆ ئێمە بێ بۆ ئێمە ینی خێزانەکانمان کەس و کارکانمان لێرە کار نەکەن. زۆر باشە سواست دەکەم سواز بۆ زانارەکانت حتمما ئەحمەد
بۆ کاتەکانی تر دەبێت دوایین ئەپدەیت وەرگریت بۆ 964 بۆ بنێرانی 964 بزانین و خۆپشاندانە گەیشتۆ دەچی سوپاسە دەکەم. ئەوەی کە گوێبیستی بوون پاملێری 964 بوو چاوان ئەحمەد بوو کە باسی ئەوەی کە تۆ زانی کە زۆر جار لەو سنوورە خۆپشاندان ڕووەدا یەکەم جارێکە لەوێ خۆپشاندان بەڵام جارە تۆزت جیاواز بوو لەبەرەوە کارگەیەکی زۆر لەو سنوورە هەیە ئەوان داوای دامەزراندن دەکەن ئەڵێن با زیاتر لە کەسێکمان گەنجەکانمان بێکار نەبن و لەوێ لەو کارگانە جێگەیان بەس ئەوەی جێگەی سەرنجە بۆ من یعنی هەمیشە داوا لە هاوڵاتیانەکەم کە خۆپشاندانەکەن بە شێوەیەکی هێمنانەتر ئێستا بۆ ئەو ژینگەیە پیس بکرێ ئەوان لەو لاوە دواترە بە ژینگە پاکرێتەوە تۆ خۆی زۆر فێنکەتایر بسووتێنی بەداخەوە. توانە هەواڵێکی تر هەبووە کە زانین کە خانمە تاخانەکەی بەرنامە دوێنێ ئێوارە لە تەمەنی 63 ساڵی کۆچی دوای کرد هەمومان نەزانین کە نەرمین قادری یەکێکە لە خانمە هونەرمەندەکانی کوردستان و یەکێکە لە ئەستێرە دیارەکان دوێنێ ئێوارە بەهۆی نەخۆشی شێرپەنجە کۆچی دوای کرد سەرەتا شێرپەنجەکە تەنها لە ناو مێشکی بوو بەڵام دواتر بە هەموو لەشیدا بڵاو بووە و نەتوانرا کۆنتترۆل بکرێت دوێنێ ئێوارە کاتژمێر 5 بۆ 5:30 و گیانی لەدەستدا و داوای کردبوو کە لە ناو ماڵەکەی خۆی بە خاک بسپێدرێ ئەمەش کێشەیەکی دروست کردبوو لەوەی کە دوێنێ شەو نەتوانرا بە خاک بسپێدرێ هێڵڕایەوە تا ئەمڕۆ کەمێک بەر لە ئێستا برایە گۆڕستانی بازیان لەبەر ئەوەی کە ماڵی خۆی لەوێ و نزیک لە ماڵەکەی خۆەتی پارێزگاری سلێمانی قسەی بۆ 1964 کردووتی من سوپاسی لۆلانخانەکەم لۆلانخان کچی نەرمیخانە کە ڕێگەی بەوە نەدەدا کە لە دەرەوەی ماڵەکەی خۆی بە خاک بسپێرێت چونکە وتی من دایکم وەسێتی کردووە وەسێتەکەی دایکم بەجێگەێنم دەبێت لە ناو ماڵەکەی خۆمان و لە حەوشەی خۆمان بە خاک بسپێرێت بەڵام پارێزگاری سلێمانی قسەی بۆ 1964 کردووتی کە من قسەم لەگەڵ کچەکەی کردو سوپاسەکەین کە بە داواکاریەکەمان ڕازی بووە و کەمێک پێش ئێستا بەر لەوەی ئێمە دەست بکەین بە پرۆگرام لە گۆڕستانی بازیان بە خاک سپێردرا. ئەوەی جێگەی داخە هونەرمەندان تا لە ژیان بن بەرهەمی جوان پێشکەشەکەن خزمەتی هونەرەکەن بە تایبەتی هونەرمەندێکی وەکو نەرمین قادر کە ماوەی 40 ساڵ خزمەتی بە هونەری دراما و شانۆ و فیلم کردووە بەڵام دەبینیت کە کاتێکە گیان لە دەستەدا بە شێوەیەک بەرەو پێشچوون ناچێت هەر بەرەو ڕووی تەرمەکەشی و دوێنێ بینیمان ئەو کەسانەی کە لە ناو پرسەکەی بەشداربوونەوە کەسانی کە لە کاتی مزگەوت و لە کاتی شۆردنی نەرمین لەوێ ئامادە بوون لە پەنجەی دەست بەدەر نەبوون یعنی ناگەشتە 5-6 کەس لە کاتێکە ئەم 40 ساڵە خزمەت بە هونەرەکات توانە بۆ هونەرمەندان زۆر جێگەی داخە کاتێک بەردەوام دووبارە شەبێتەوە ئەوە نییە بڵێ هونەرمەندێک و دوو هونەرمەندە زۆر بەکەمی هەیە ئەگەر هونەرمەندێک گیان لە دەستبایە ئەگەر نەخۆش بێ بە شکۆوە پێشوازی لە نەخۆشیەکەی بکرێت چارەسەری بۆ بکرێت یان ئەگەر گیان لە دەست بە بەداخەوە هونەرمەندانی ئەمەڕێکە و قسەی تۆیە ینی هەم لە کاتی نەخۆشی یا تنگانەیەکە یان لە کاتی خۆشیشە پێشوازی گەرمیان لێ ناکرێت هەم کە گیانیش لە دەسەدەن و کۆچ دەکەن بە هەمان شێوە پرسەیەکی ساردوسەر وەکەوەی کە هیچ خزمەتێکی بەم گەل و نیشتیمانە نەکردو بێ نەرمین قادر یەکێک لە یعنی کەڵەژنەکانی بواری هونەر بەڕاستی خزمەتی بە هەموو چین و توێژەکان کردووە لە ڕێگەی بەرنامەکانیەوە چەندین تەوعیە و هۆشیاری و ئەوەی بڵاو کردوێتەوە وە حەقە کە کۆچی دوایی دەکات بەقەدەر قورسایی خۆی ئێمەش ڕێزی لێ بگرین خوا عەفوی و خوا لە گوناهی خۆش بێ. زۆر باشە بابەتێکی دیکە چاوان غازی ماڵان جا ئەم غازی ماڵانە لەوەتەی من هەم کێشەیە جاری وایە نامێنێ جاری وایە هەیە جاری وایە لە فلانە شوێن قەدەغا کرێ پڕکرێتەوە ئێستا بابەتێکی تر کە سەرنجڕاکێشە بەڕاستی ماوەیەکە لەلایەن لیژنەکانی وەزارەتی سامانە سروشتەکانەوە تێکردنی بوتڵی غاز ئەو بوتڵی کە لە ماڵەوە هەتانە لە بەنزیخانەکان قەدەغە کراوە جا ئەمەش هۆکاری خۆیە کە قەدەغە کراوە بۆ خەڵک باش بوو بەڕاستی ئەوە لەبەر ئەوە خەڵک دەڕۆیشت لە بەنزیخانەکان غازی تێدەکرد بوتڵەکەی بە پێی 3000 پێ بای 3000 تێکرد 4000 بای 4000 بە دڵی خۆی غازی تێکرد بەڵام ئەمە هەر بوو هاوڵاتی نەبوو غازفرۆشەکان فێر بوو بوون پاملێرمان چوو بۆ لای غازفرۆشێ دوێنێ باسی ئەوەی کردووە غازفرۆشەکە ئەڵێ بەهۆی ئەوە قەدەغە کراوەیەکێک لە هۆکارەکانەوە بۆ کە غازفرۆشەکانیش دەچون لە بەنزیخانە پڕیانە کرد مەسەڵەن غازفرۆشەکان بەشێکیان نیوەیان تێدەکرد دەهاتنەوە بە هاوڵاتی بە نرخی پڕ دەیانفرۆش کە ئەمەش فرتوفێڵە بۆیە لە هاوڵاتیش قەدەغە کراگینا بۆ هاوڵاتی باش بوو لە ڕاستیە یان
لە بەنزیخانە سیانەکردنەوەی بوتڵەکە نییە لە کاتی پڕکردنەوە مەسەڵەن ئەگەر وا شێرەکەی سەری خراپ بوو بێ بیگۆڕن یان چێکێکی بوتڵەکە بکەنەوە هەر یەکسەر غازەکەی تێکەن و تەواو بۆیەوەش مەترسی تەقینی لەسەر بوو لەسەر بەرمەبنای ئەم حاڵەتانە وەزارەتی سامانە سروشتەکان لە ڕێگەی لیژنەکانەوە بڕیاریدا ئیتر لە بەنزیخانەکان تۆ نەتوانیت غاز پڕ بکەیت بۆیە دەبێت لە کارگەکانەوە غاز پڕ کرێت و ڕەوانەی بازار بکرێت و هاوڵاتیان بیکڕن چیترمانەیە بابەتێکی زۆر جیاوازمان هەیە توانە 964ەکەم وەکە میشە ئیشی جیاوازەکە دوو ڕۆژ لەمەوبەر دیلانی پاملێرمان کاتێ لە ناو یاریگای نەورۆز بوو دای حاجێکی بینی کە لەوێ خەریکی نوێشکردنەوە لە دوای نوێشکردنەکەی دەست بەرز دەکاتەوە پڕ بەدڵ دوعاکە بۆەوەی کە یانی نەورۆز بیباتەوە دیلان ڕۆژتە لای و پرسیاری لێکرد لە حاڵ و گوزەرانی وتی من گوزەرانم هیچ باش نییە قەرزم کردووە بۆی کوڕەکەم بێنم بۆ سەیری یاریکردنەکە و قەت ناهێڵم بێت دڵی بکەن و ناهێڵم کوڕەکەم دڵی بشکێت و ئەمە دەنگدانەوەیکی زۆری بە دوای خۆیان هێنا چەندەها کۆمنت نووسرا بووکە پشتگیری ئەم دایەخانەکەن بۆەوەی کە ڕۆژانەیە هەر کاتێکیانەی نەورۆز یاری هەبوو خۆی و کوڕەکەی بڕۆنە ناو یاریگا و یاریەکە ببینن و زۆر پەیوەندی بە 964ەوە کرا بۆی کە پشتگیری ئەو دایەخانە بکەن دوێنێ دیلان جارێک کە ڕۆشتەوە لایەن دایەخانیان بردەوە ناو یاریگا و بەڵێنی ئەویان پێدرا کە پلیتی ساڵێک بۆ خۆی و کوڕەکەی بەبێ بەرامبەردابین کراوە کە دەتوانن هەموو یاریەکانی یاری نەورۆز یانی نەورۆز ببینن و لەگەڵ ئەوەشا کوڕەکەی لە پێگەیشتوانی یانی نەورۆزدانرا و دەتوانن لەوێ دەست بەڕاهێنان بکە دیلان دوێنێ ڕۆشتە لای دایەخان و جارێکە دواندی و قسەی لەگەڵ کرد بزانین قسەی دایەخان چییە قوربانم هەست چۆن بکەم ڕای تۆ بۆ یاریگای نەورۆز والله زۆر خۆشحاڵ بووم زۆری هەستێکی خۆشم بوو ینی ئەو پەڕی پێشوازدێکی زۆر زۆر بەڕێزیان لێ کردم زۆر بەڕێز بوون هەمویان بەخوا هەر هەمویان قوربان ئەمان بەڵێنی چیان پێیت وڵی بەڵێنی تر هەموو شتێ هەموو شتێ وەرە وەڵاوتی بۆ دەکەین بە سپرایس تکتی یاریەکانیش بێ بەرامبەرە بۆ خۆ هەموو شتێک کورە هەموو شتێکیان بۆ کردوین بەخوا قوربان خوا سەربەزیان کە خۆیان نمونەیان زۆر بێ ئیشەڵڵا لەگەڵ تو ئاخوا سەرکەوتویان کە وەبزانم لەمەودا بەڵێنەوەش پێدراوە کە بی بە یاریزانی تازە پێگەیشتوانی نەورۆز وەڵا ئیشەڵڵا نازام جارێکە دیار نی ئەتێ بی بە چ یاریزانێک وەڵی هەموو یاریزانەکان بەتوانان هیوادارم ئاستمۆک و مارادۆ نابێ کلاودیۆ مارادۆن ئەی وەکو یاریزانەکان یانی نەورۆز وەڵا هەموویان باشن حیویان نییە وەکو ئاسۆ و باکۆ و هەمویان وەکۆمیان ئارەوەڵا دایجان تۆمە دابنێ با دەسە هیلاک نەبێ پەیوەندی زۆر پێوەکرا ئەرە وەڵا سێ پەیوەندیم پێوە کراوە لە دوێنێەوە لە دوێنێەوە بەڵێ بەڵێ هێشتا هەردووا بۆ نەورۆزەکەی ئەرە وەڵا هەتا مام هەر دوای بووەکەم ئەیچی خۆقابی لە هەرە و ڕۆژەنی سعاتێک و بۆ کاتی بێ هەتا مام هەر دواییم ئەبێ بە شەر ئاوی خواردۆلەکانی نابێ بەردی تێخا بێ بە وەفا بێ من ئەو ڕێزەیان لێگرتوم هەتا مام لە بەرچاومایە ئەو هەموو پێشوازی و ڕێزەرێ وەڵام مەمنونیانم سپاسیانەکەم خوا سەرکەوتویان کە لەمە دووە ئامادەی هەموو یاریەکەبی ئارێ وەڵا ئیشەڵا بەس مەگەر نەخۆش بم یا لە ماڵەوە نەبم یا مەجالم نەبێرە وەڵا ئیشەڵا هەریەم هەتا ماوم هەتا توانم بێ دۆخ و گوزەرانتان چۆنە وەڵا ئیترم با باسی نەکەم کورە بە هەر لە دڵی خۆما بێ بۆ بەخوای تر بە هەر لە دڵی خۆما بێ ئەوەی کە هەیە لێرە ئێسایمە لە ناو یاریگاکەیان لە ناو ساحەکەیان کە تا چەندە دڵخۆشی وڵا زۆر زۆر دڵخۆش و دڵفراوانێکە و ئەم جارە زیاتر و زەو پێبەخشی و دڵفراوانی تو ئەم جارە کە بێتە ناو یاریەکە یاریگاکە حەزەکەی هەر لە ناو یاریگاکە بی شەویش نەڕۆیتەوە ئەم نەخۆشە لێرە میوانمان هەیە لە پشتەوە دەستەی هەندەرانی یانی نەورۆزیش لێرن بە خێراتنیانەکەم خۆیان بەخێر بێن ئیشەڵڵا بەخێر بێن سەلامەتم لێ بنیاخۆ لەمە دووە چۆن پاڵپشتی یانی نەورۆزەکەن لەم دایەوە ئێمە زۆر دەرسمان وەرگرت یعنی لە هەر کات و ساتێکان نەورۆز پیسی بێمە بێمە ئامادەین چونکە ئەمە دەرزێ بوو بۆ هەموو هاندەرانی نەورۆز بۆ وەرشەوانانی سلێمانی یعنی بوونی دایە لە یاریگایە بۆ خۆی گەورترین سەروەری بۆ ئێمە و بۆ یانی وەرشی نەورۆز لەمە دووە کاکەم حەمەدی ژوابزانم بێتە ناو یانی نەورۆزەوە چۆن پاڵپشتیەکەنیەوە
کاکە محەممەد لا ئێمەوەکو لۆگوی نەورۆز دەی پارێزین تاوا ینی شتێک نەمان لەوەی کە دابڕە لە یانی وەشین ڕۆگە و لۆگۆی وایە هەمومانی خێنە سەر سنگمان یعنی نەورۆز چێگەێنێ لای تۆ عاشق خۆشەویستی دایجان نمونەیەکی زۆر جوانی پیشانی هاندەرانە بەڕاستی ئەمای سلمێنێ عشق و خۆشەویستی نەورۆز گەشتۆتە ئەو پەڕی نازان بڵێم چی یعنی من ئێستا دڵم پڕە باشە بەردەوام دەبین لەگەڵتان ئێوە دەزانن یعنی کە 1964 دامەزرا شعار و دروشمی 1964 هەواڵی لۆکاڵی و هەواڵی کوچە و کۆڵان بوو و لەسەر ئەو بنەمایەش هەر بەردەوامی تاوەکو ئێستا بە هەواڵەکان و ڕووداوەکان داوە کە چۆن بە زمانی خەڵک و لە ناو جەرگەی خەڵکەوە و لە شوێنە دوورە دەستەکانەوە لە گوندە دوورە دەستەکانەوە ئێمە هەواڵ دەسەخەین و بۆ بینەرانمان و بۆ هاوڵاتیان هێرێمی کوردستان دەیگوازینەوە. گرنگی هەواڵی لۆکاڵ چییە بۆ ئێستای میدیای کوردی و بۆ خۆتان نزانن میدیایەکی زۆر هەیە لە کوردستانە بەڵام کێنەوانەی هەواڵی لۆکاڵ دەکەن کێنەوانەی بە دوای خەمی خەڵکەوەن کێنەوانەی کە بە زمانێکی پارا و سادە بە زمانی خەڵک هەواڵدا دەڕێژنەوە بە گوێی بینەرانی دادەدەن حتمما 1964 پێشەنگیەوەیە جا ئێستا میوانێکی تایبەتمانەیە حتمما میوان نییە صاحب ماڵە کاک فەرهاد بەخێربین کاک فەرهاد یەکێکە لە هەواڵ سازە هەرە لێ هاتوەکانی 1964 کە بە لۆگۆی هەواڵی لۆکاڵی 1964 دەناسرێتەوە لە هەرکی هەواڵی هەبێ ئەم دەستی پێگا و دەیگوازێتەوە جا من بۆ هەر بۆ خۆشی کاک فەرهاد براگەورەیە مومانە پێڵێن خارە لەگەڵ هەواڵکردن چۆنی وەڵا بەردەوامین مەجای ئەوان نایە هەواڵی لۆکاڵی بکەن هەرتێ هەواڵ سافرادە لە لای منە لێ دوان و وەرگرتووە گرنگی هەواڵی لۆکاڵ چییە و هەواڵی لۆکاڵ چی ئەگرێتەوە چی جۆرە هەواڵێک خۆی بازاری واز لە گرنگەکەی بێنی پێناسێکی هەواڵی لۆکاڵ هەموو ئەو هەواڵانەی کە تایبەتن بە ژیانی ڕۆژانەی خەڵک هەندێک لەو بابڵێن هەواڵانەی کە وردەکاریان تێدا پێشتر لەوانەیە میدیای کوردی بەو شێوێ فراوانە پێی پێ نەبرد بێتن ڕەنگە هەرگاڵتەشیان پێ هات بێ ڕەنگە ئێمەش لە قۆناغێک لە قۆناغەکان کە هەواڵێکی لۆکاڵیمان هات بێتە بەرچاو زۆر بە شتێکی ئاسایی و تافه تێگەیشتوینە کارمان لەسەری نەکردووە بەڵام ئێستا ئێمە لە 1964 ینی لە قۆناغێک داین قۆناغی ئەو پەڕی کارکردنە لە لۆکاڵی ینی گەیشتینە ئەو قەنەعەتەی کە کارکردن لە هەواڵی لۆکاڵی پەیامە ڕاستەقینەکەی میدیایە بە خەڵک بگەیەندرێت چونکە نابێت لە بیرمان بچێکە میدیاش بەخۆی پەیامێکی ئینسانی هەیە واشنیام ینی کە پەیامێکی ئینسانی هەبوو پێویستە میدیاکار کار لەسەر ئەو وردەکاریانە بکە کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە میدیا طبعا زۆرە لە هەرێمی کوردستان بەڵام کەمن ئەو میدیایانەی کە کار لەسەر لۆکاڵ ئەەکەن زۆربەی میدیایەکان لەسەر تەشەنوجاتی سیاسی تەشەنوجاتی تایفی وەبزانم ئێمە بە دوورین لەو شتانە هەتا بابەتی کورت و درێژ و ڕەش و سپی ینی ئەوانەمان هەموو بەولاناوە کار لەسەر ئەوە ئەەکەین کە کوچە و کۆڵانەکەین ئەوەیە گرنگەکەی ئەوەیە کە تۆ هەم خەڵک هۆشیار ئەەکەیەوە ینی من ئەتوانم لەوە نمونەیەک بێنمەوە کە زۆر جار ئێمە کارمان لەسەر هەندێک بابەتی لۆکاڵ کردێک کە لە لای میدیاکانی تر هەواڵ نییە بەڵام لە لای ئێمە هەواڵە بۆ کردمانە هەواڵ ینی نمونەی سەرمەزرایەک ئەهێنینەوە کە گیراوە سەرمەزرا لانی شتێکی زۆر بەسیط بێتن باشە بەڵام کە ئەگیرێ دواتر ئاو پەنگ ئەخواتەوە کێشە دروست دەکاتن یانێگەن نەژگاتە کارەسان بەڵام کێشەیەک دروستەکە هاتو چۆ ئەوەکە بابڕێن ئەوانە هەموو گرنگەکەی لەوێ کە تۆ لە ڕێگای کارکردن لە هەواڵی لۆکاڵەوە بە خەڵک ئەڵێ ئەوەش هەواڵە ئەوە پەیوەندی بە ژیانی تۆوە هێتکایە بیپارێزە هەم بەلایەنە فەرمیەکەش چ شارەوانیە چ لایەنە باڵێن پەیوەنددارەکانە پێی ئەڵێ ئەوە هەواڵێکی گرنگە لای ئێمە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە پێویستە پارێزگاری لێ بکە کاک فەرهاد ئێمە زۆر کات هەواڵی وامان هەیە کە تاکە شوێنین کە دەستمان بۆ هەواڵە گەیشتووە هەواڵێکی لۆکاڵیە سەرچاوی ئەم هەواڵانە لەکوێوە خۆی سەرچاوی ئەو هەواڵانە ئەکرێ بڵێن یەکەم جار لە خودی ڕۆژنامە نووسەکە میدیاکارەکە دەست پێەکە پەیوەندیەکانی و ینی
پەیوەندیەکان و زانیاریەکانی و گەڕان و سووران لە هەمووی میهمترە تاپەن بۆ کەسێکی میدیاکار کە بیاوێت کار لەسەر بابەتی لۆکاڵکە پێویستە مەدانیان بچێتە ناو شوێنەکان بچێتە بابڵین شوێنەکان ببینێ ینی بینین ئێستا ئێمە وەکو ڕۆژنامەنووس گوناحە پرسیارت لێ بکەی بڵێ کفری دیتە بڵێ نەخێر هەڵە بزەم دیتە بڵێ نەخێر ناکرێت بەڕاستی ئەوانە ینی ئەوە ناکرێت بکرێتە مەرجێکیش بەڵام پێویستە کاچی میدیاکار خوشی میدیاکار ئەوێ کە شوێنەکان ببینێتن ینی بۆی بتوانێت باشتر گەڕیدەیەک بێت بزەڵت ینی ئەوەی کە لە شتە مەیدانیەکە دەستی ئەەکەوێتن لە ئۆفیس دەستی ناکەوێت باشە کاک فەراد ینی باسی ئەوەت کرد چاوان پرسیاری سەرچاوی لێ کردی تۆ باسی گەڕانی ڕۆژنامەنووسەکەت کرد کە خۆی مەدانیان بگەڕێ بە بەچاوی چۆن بڵێ ئیشی ڕۆژنامەوانیەوە سەیری هەموو شتێ بکە کە دەگەڕێت و ئەو ناوچانە هەرێمی کوردستان بە نمونە باسی هەواڵی لۆکاڵەکەین ئەی بۆ نمونە تۆ ڕۆژی وایە هەواڵەکەی لە گوندێکی دوورە دەست بابەتێک ڕوویداوە پەیوەندی بە خەڵکی و ناوچەوە هەیە تۆ ئەیکەیتە بابەتێکی ڕۆژنامەوانی ئێستا لە دنیای ئێستا بۆ نمونە زۆر شت بۆتە سوۆشیال میدیا ینی ئەو کەسانەی کە شتیان بەردەسەکەوە لە سوۆشیال میدیا بەڵام تۆ مەسەلەن لێدوانێکی بۆ وەرەگری دەنگی خەڵکەکە ئەگەیەنی چۆن دەست بەماگا خۆی ئێستا کاکتوانە ینی وەکو شتێکی مۆدلی لێ هاتووە ینی بەهۆی بەرفراوانی سوۆشیال میدیا ئەوانە ینی زۆربەی هەرە زۆری گوندەکانی هەرێمی کوردستان سوۆشیال میدیای تایبەتی خۆیان هەیە بەناوی گوندەکە بەڵێ بەڵام تۆ چۆن استثماری ئەوە ئەەکەی بۆ کارێکی میدیایی خۆ ئەوانە ڕۆژنامەنووس نین ئەکرێ بڵین ئەوانە هەواڵ دەرن ینی بۆ نمونە ئەڵێ بیرێکی ئرتیوازی لە فلان گوند لێدرا بە زانیاریەکەت بۆ ئەگواستەوە تۆ ئەبێ بەدەیبزایم سوودی بۆ چەند کەسێ لەو ناوچەیە چەندێک شوێن ئەبوژێنێتەوە ناوچە ئەبوژێنێتەوە و چۆن بۆیان کراوە تێچۆکەی چەندێک بووە چەنە داواکاریانە بووە ئەمە زۆر گرنگە بەزەبت وایە ینی تۆ ئەکرێ لەڕێی ئەو هەواڵ دەرانە کە هەمووی زۆربیان سوۆشیال میدیایان هەیە استثماری ئەوە بکەی بۆ هەواڵی لۆکاڵی بەدواداچوون بکەنی زۆر زاری وەها بووە شتێک لە پەیجی گوندێک بڵاو کراوەتەوە شتێکی زۆر بەسیط بووە بەڵام لە کۆمنتەکان خەبەر دروست بووە لە کۆمنتی ئەوانەی کە دێن شت ئەنووسن ڕێی خۆیان ئەنووسن ینی بۆ منە ئەڵێ خەریکە ببێتە وشکە ساڵی بەڵام یەکێشکە ئەڵێ وڵا لە گوندەکەیمە وشکە ساڵی کردەوە معلوماتێکە بە بەلاشیش بۆ ئەو میدیانەی حەزیان لە هەواڵی لۆکاڵیە کاک فەراد پرسیارێکی تر پێوەرێک چییە ئەو پێوەرانە چینکە هەواڵێکی لۆکاڵی پێجیاکرێتەوە یان بە چ پێوەرێک هەواڵی لۆکاڵ ئەنووسرێت یا دەست ئەخرێت خۆی ئەو پێوەرەی باڵێن ئەو وێنە گشتی کە باسمان کرد ئەوەیە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ینی لەوە زیاتر و دوایی ینی تۆ ئەگەر بتەوێت کار لەسەر هەواڵی لۆکاڵ بکەی ئەبێ زۆر دووربی لە بابەتی تەشەنوجات ینی بۆ منە لە گوندێک یان لە قەزایەک لە ناحیەیەک ئیشێک هەیە لەوانەیە کەسێکی خێرخواز کردبێتی تۆ هەوڵ مەدا ینی ئەو کەسە خێرخوازە ئەوەندە بەرز بکەوێت دوای تەشەنوجێک بۆ لایەنێکی بەرامبەر دروست بکرێتن ئەوە زۆر گرنگە تاپان بۆ هەواڵی لۆکاڵ چونکە تۆ ئەتەوێ ئیشەکە لە ڕوە ئینسانیەکە بکەی تێکی مەدانی پەیامەکە بگەێنە بە شێوەیەک لە شێوەکان کە تۆ بتانی خزمەت بە بابەتە بکەی کە ئەتەوێت زۆر باشە ئێمە ئەگەدارین جەنابەت ماشەڵا زۆرە گەڕی سەفرۆساحی باشداری قسانەکەی چتە ناوچەی کوێستانەکانە چیتە گەرمیانە چیتە لەوێ مەسەڵەن ئەگەر ڕۆژنامە نووسێک یان خەڵکێکی ئاسایش چۆن بە چاوی ئەوە تەماشای شتەکان بکە کە بابەتێکی بینی درک بۆ بکە ئەمە هەواڵە بەڕاستی ئەمە گرنگە بۆ خەڵکی ناوچەیە یان جاری وایە لە ناوچەیە کە بەڵام گرنگە بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان چۆن ئەمە بدۆزیتەوە خۆی ڕەنگە چاوی ئێمە بینینی ئێمە جیاوازی هەبێ لەگەڵ بینینی کەسێکی ینی چاومان هەمان چاوە ینی چاومان چاوی ڕەجل حەدیدی نییە بەڵام بەپێی ئەزمون بەپێی کارکردن ینی زۆر جاری وا هەیە ئێمە لێرە خەبەرمان زانیە لە فڵان شوێن پەیاملێرەکە پێی نەزانیوە ئەنی گوناحی پەیاملێرەکەشمان نییە تەمان یان گوناحی میدیاکارێک نییە کە بەوەی نەزانیوە بەڵام ڕەنگە بەپێی ئەزمون باشە چاوی ئێمە بینینی جیاوازتر بێ لەوەی تریان من ماوەیەکی زۆر بەپێی ئەوەی باڵێن هەروەکو کەسێکی هاوی کاری هوەری شێوەکاریم ئەکرد باڵێن لە هەشتایەکان دوای مەعرەزیشم هەبوو
ڕۆژێکیان لەگەڵ ماڵەوە چوینە سەفرەیەک بۆ دەرەوە وڵا ئیتر هەر سەیرم کرد بەردم ئەبینی شکلی باڵێن فۆرمی دەموچاوی ئینسان و ئەوانەی ئەدا یەکسەر موبایلەکەم دەرکرد هەر لەو کاتە هەنوت ئەو چیەکەی ئەمت کاکەوازم لێ بێن دوای پێتان ئەڵێم ینی کە باڵێن بەردێکم ئەبینی لە شێوەی دەموچاوی ئینسان بۆ ها باڵێن فیگەرێکی ئینسان و ئەوانە یەکسەر ڕستم ئەگەر هاتم لە ماڵەوە لە فۆتۆشۆپ ئینسان نزیکەی ینی مجامە ینی مبالغە نەبێ ڕەنگە 500-600 تابلۆم هەبێ لەوە هەموو ئەو سروشتەی کە من باڵێن سەردانم بۆ ئەکردن تەسویر مەکرد هەموو سروشتەکە دەموچاوی ئینسانە دەموچاوی حیوانە کەواتە بۆیشی ڕۆژنامە نووسیشەمە دروستە بە هەمان شێوانی باڵێن ئەو چاوەی کە باڵێن ئێمە پێی ئەبینی ڕەنگە تۆزێک فەرقی هەبێ لەگەڵ ئەوانی تر ئەوەیە بەڵام من ڕەئیەکی دیکەم هەیە لەسەر بابەتی کارکردن لە لۆکاڵ ئێمە تا ئێستا هاتوین تەڵان وەکو 1964 قۆناغێکی زۆر باشمان بڕیوە بەڵام من ئەو ڕۆژە شەبزام قسەیەکی وام کردیانی ئەو مەرحەلەیە هەستەکەم کۆتایی نەهاتووە بەڵام ئەکرێ ستۆپێک لەوە بکەین ینی ئەوەندە لە ئۆفیس کار نەکەین ئێمە ینی کاتی ئەوە هاتووە ئێمە بچینە دەرەوە هاتچۆن ئەڵێ گرنگە بۆ ڕۆژنامە لە دەرەوە زۆر ینی من ئەوڕۆ یەک نمونەت بۆ ئەجێڕەوە دوێنێ چوین لەگەڵ منداڵەکانم پاسەپۆرت تازە بکەین و پاسەپۆرتی ئەلکترۆنی باش خەت بچرا دوێنێ پەنجەمۆر و هەموو شتێکمان کرد چوینە قاعەکە لەسەر سوەری بگرین و لە پاسەپۆرتی هەولێری دوو ئەوەی کە لەسەڕێی باڵێن شەقڵاوەیە وتیان بەیانی وەرنەوتمان باشە ئەمڕۆ چوینەوە بێ وڵا وتیان هێشتان جیهازەکە چانە بووە باشە ئەها مەبەستم ئەوەیە کە یەکێک بە مەیدانی بچێت ئەو شوێنانە دەتوانی خەڵکیشی لێگەدار ئەزە خۆی هۆکارەکە چی ئەوە مهمە خۆ ئەگەر ئێستا پاسەپۆرتی هەولێر بنووسێخ هێڵمان وەستاوە دڵنیا بە معلوماتە وردەکەت ناداتێ ئەڵێ هۆکارێکی تەکنیکیە بەڵام ئەو هۆکارە تەکنیکە چییە جورجێک چۆتە ناو ئەو ئامێرەی کە پاسەپۆرت چاپەکە دەفرۆتەوە هەواڵێک لێرەوە باشە قەزدم ینی ئەها ئەگەر تۆ مەیدانیان بچێ ناو بابەتەکان زانیاری ورتر دەست ئەەکەوێ ڕەنگە 100 کەس زیاتر لە 100 کەس چکە بابرێن ئەوانی کە پاسەپۆرتیان تازە کردەوەی مە دوێنێ لەوێ بووین هەبوو لە سەرەتای ئەم هەفتەیە نەهادوو پاسەپۆرتەکەی وەربگرێتەوە ئیتر پێرێ و بەستر پێرێ و هەتا دوێنێ و ئەوەی ئەم ڕۆژ هەمووی ئەبێت چاوەڕێ بکەن خۆ ئەگەرە تو پێیان بڵێ کێشەیەک لە جیهازی چاپکردنی پاسەپۆرت لە فلان پاسەپۆرت لە هەولێر هەیە ئەو کاتەی بە فیڕۆ نادا بچێت کاک فرات بۆی کاتی جەنابەت و کاتی بەرنامەکەش تۆزێ ئەوە بکەین بابەتمان زۆر باوە دوا پرسیارەوەیە یعنی پێشنیاز چی تێ بۆ میدیاکان و بۆ بابەتی لۆکال لە ڕاستیە و مەسەلەن چۆن خەڵک ئاگادارکەیتەوە لەو حەدەسانەی کە میدیای تر دەستی بۆ نابات و بزانێت کە چی ڕوەدا لە ناوچەکانی خۆیان لە ناوچەکانی دیکە خۆ وەکو وتر شەرت نییە تو هەر بابەتی سیاسی بکەیتە تۆپی دەستگاکەت بابەتی مەسەلەن تافی بکەیتە تۆپی دەستگاکەت چۆن دەست بۆ بابەتی لۆکال ببرێ و دەکرێت چۆن دەرونی خەڵکیش لە ڕێگەی بابەتی لۆکالەوە ئارامتر بکەیتەوە ئەزە خۆی لە ڕووی دەرونی من لە کۆتاییەکەی دەست پێەکەم ینی ئێمە خۆمان وەکو میدیاکار کە پێشتر ئیشی ڕۆژنامە نووسیمان کردووە بەڵام نەجی ئیشکردنمان جیاواز بەڕێن لەوەی کە ئێستا ئیش لە لۆکاڵەکەین ینی من یەک لەبارە خۆم کە ئیش لەسەر لۆکاڵەکەم نەفسیان زۆر مرتاحم هە لە ڕووی دەرونی مرتاحم بەخۆم کە هەواڵێکەکەی چکە هەستەکەم خەڵکی گوندێک یان با بڵێن 100 کەسێک 50 کەسێک ئەگەر یەک کەسی ئیسیفادەی لێ بکە ئەها ئینسان خۆی دەرونی مرتاحبێ ینی پێشنیار بۆ هەموو میدیاکاران ینی بۆ هەموو دەستگایەکان بەڕاستی ینی ئەو مەرحەلەیە ینی خۆڕەنگە لە ڕۆژ ئاوا با بڵێن لە ئەوروپا ئەوانە دەمێکە تێپەڕی و ینی بابەتێک کارکردن پێویستە با بڵێن بابەتی سیاسی و با بڵێن هەندێک بابەتی ئابووری و هەندێک ئەمە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بابەتە لۆکاڵیەکەیە ینی هەر کەسە و بە شێوازی خۆی ئێمە بە شێوازی خۆمان هاتینە مەیدانەکە بە ئەوانیش بە شێوازی خۆیان بێن خۆ ڕێزکەکانیش ئەزانە ڕێزکەی کارکردەکانیش ئەزان زۆر باشە من سپاس دەکەم با پرسیارێک لێ بکەم سەرەنگە بڵێ ئمە پەیوەندی بە بابەتەکەەوە نییە ئۆتۆمبیلی هایبرد دوێتەوە نیتە باش لە زانیاری لەسەرەوە بۆ خۆتان دەزانن کە ئێستا ئۆتۆمبیلی هایبرێت لە بازاڕەکاندا زۆر ڕووی لە زیاد بوون کردووە بەردەوامیش دێت خەڵکێکی زۆر ڕووی تێکردووە
ئۆتۆمبیلی هایبرتەوەی ها نیو کارەبایی نیوەی بە بنزیل نیوەی بە کارەباییش دەکات بەڵام باترەکەی لە ناو خەڵکا زۆر دەنگۆی لەسرە بەشێکی ناوێرێ بیکڕێ سارای بدەڵێ باترێکی گرانە و زوو خراپ بێ بەشێکی دەڵێن نەخێوانیە پامنێری ئەمە بە دوواداچوونی کردووە بۆەوە عەبدولعەزیزی پامنێرمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ وەرەگرین چۆتە ناوچەی پیشەسازی لەوێ زانیاری کۆ کردوێتەوە لەسەر باتری هایبرێت بزانین هەیە لە بازاڕان نرخەکەی چەنە چۆنە سیارەی هایبرێت چۆنە عەبدولعەزیز سڵاوت لێبێت تۆ ئێستا لە ناوچەی پیشەسازیت زانیاری چی هەیە لەبارەی باتری هایبرێت سەر ئۆتۆمبیل کە ئێستا لە هەرێمی کوردستان زۆر بووە بەڵێ توانە سڵاوت لێبێت هەرچەندە خۆشم بە نیازی ئۆتۆمبیلی هایبردم بەڵام تاوەکو ئێستا دوو دڵم لەسەرەوەی کە بەشێک لە هاوڵاتیان باز لە کوالەتی پاتریەکەی دەکەن بۆ مەبەستا هاتوومەتە نێو با بڵێن پیشەسازی باکوور لێرە دەمێت یەکێک لە وەستا و بایعانە بدوێنم کەوان کاری فرۆشتنی ئۆتۆمبیلی هایبرد و ئەم ئۆتۆمبیلەکان دەکەن وەستا جان سڵاوت لێبێت دەمێت پێم بڵێ ئەو بابەتە لەگەڵ زۆربوونی ئۆتۆمبیلی سینی یاخود ئەو ئۆتۆمبیلە مۆدل نوێیانە هەیە کە کارەباییە باز دەکرێت پاتریەکانیان زۆر گرانن سڵاوت لێبێ باشی سعات چۆنا کاکە بە نسبەت پاتری هایبرد هیچ کەسێک معلوماتی 100% لەسەر نییە کە ئەم پاتریە بەکەڵک دێ بەکەرنایە سیارەکان لە بازاری زۆر گەرمە وەکو هاشتیان زۆر خۆشە وەکو سعری پاتری دەرێن $3000 و $2000 ئەوە دوورە لە ڕاستی ئەو سعرانە نییە لە ناو سین پاتری پرسیارمان کردووە کە ئێمە وەکو بایع لە $350 لە ناو سین بێ نەقل و بێکرێت دەگاتە $400 بەڵام وها بە ئاسانی شتێک ناچی قوتی 4 سال 5 سال هەیە ئیشکە باشە وەستا جان زۆر بەشێک لە با بڵێن خەڵک بازەوە دەکات نرخی هەر پاترێک 30 وەرەقە و 40 وەرەقە و بۆی بەشێک لە وڵاتیانی شەسە ناوێن سارەی سینی دوورە لە ڕاستیەوە 30 وەرەقە و $2000 و $3000 تازە پێشم وتیەوە ئەم سعرە نییە لە ناو سین بە $340 بێ نەقل و بێکرێ بەچەند دەگاتەوە ئێرە $50 تەکلیفیتی دەگاتە $400 چی کابرا دەعمەچ دەکا دەرکەچ دەگۆڕی بە $500 باشە کاک نێریمان هۆکارچێت ئەو کوێستە و پاتریە لە هەولێر دەست ناکەوێت وەڵا خزاری سیارەکان نوێنە عەتەڵی وها زوو پێیان نابی هەتا 3 سال 4 سال مشکلی دروست ناکە باشە دیاریژ لەوانەیە 7 سالیشکە 8 سالیشکە کەس معلوماتی لەسەر نییە کەس زانیاری زانیاری لە 100% نییە کۆمپانیاکە ئۆتۆمبیلانە دەفرۆشن باز دەستی دەکەن ئەوان چی دەڵێن ئەوان هیچ معلوماتە شەرە سیارەکەی دێنین دەفرۆشن مشکلیان نییە و بەڵام بازاری زۆر گەرمە باشە باز لەوە دەکرێتن کە 100,000 کیلۆمەتر وەکو بۆ هەر پاترێک دانراوە وەکو کاتەکەی ئەوە چەند ڕاستە دوورە لە ڕاستی شتانە پاتری 5 سال 4 سالیش دەکا کابرا دەعمەچ دەکات دەرکەچ دەگۆڕی بە $500 5 ساڵان سیاری داژۆی دە پاترێکی بگۆڕە بە $450 500 چی مشکلی هەیە دوایە کەم بنزینە مەسروفی کەمە خەرک بە 22,000 تانچی 1000 کیلۆمەتری دەدا بە 15 ڕۆژی لە تەواو دەبێت ینی کاریگەری زۆرەیە خەرک زۆر ڕووی تێکردا باشە کەس سادی لای تو داوای پاتری هایبرد تا ئێستا کەس ناتوانێت داوا بکات یان ئەمنیش ئۆتۆمبیل هایبردەکە بکڕم بیکڕە بەبێ منەت زۆر باشە وەستا نەریمان دەست خۆش بێت ئەوەی جێتان لێ بۆ قسەی وەستا نەریمانە کە ئەو بایعی فرۆشیاری کەلوپەلی ئۆتۆمبیلە و بەتایبەت ئۆتۆمبیلە مۆدل نوێی هایبردەکان ئەو بازەوە دەکات نرخی کڕینی هەر پاتریەکی هایبرد لە وڵاتی دووبەیەوە بە $350 دەکردرێت و دوایەوە بە ماوەی 48 کاتژمێر دەگات وەرێمی کوردستان و نرخەکەشی تەنها لە نێوان $350 بۆ $400 ئەم نرخی کە پێشتر باز دەکرا لە نێوان 20 بۆ $30,000 دابوو ئەمە بە هیچ شێوەیەک ڕاست نییە و هاوڵاتیان بێکێشە بام جۆرە پاتریانە بکردن جاتوانە ئەگەر خوای گەورە بیکاتە نسیب ئێمەش و ئەو کەسانەشی حەزیان بۆ ئۆتۆمبیلێکی لەو زۆرانە دەکرین من دەگەڕێمەوە لایەوە لە ستۆدیۆ سپاس عەبدولعەزیز سپاس بۆ زانیاریەکان زانیاری باشی دوان دۆستا بەڕاستی و خەڵکی شێسەر ڕووی تێکردووە بەڕاستی چکە وەکو ئەو باسی کرد بنزین زۆر کەم سەرفەکاتەوە توانی بە 15 ڕۆژین جا تانکیە بنزین سەرفکەی بۆیە خەڵک حەزیان لێت حەز لێتی وەڵام منیش حەزم لێت یارەوە ئینشەڵڵا خەڵکە بە نسیبمان سپاس چانە
بەرنامێکی تایبەت لەگەڵ عقید سەلامێ شرۆڤەکاری سەربازی 1964 دوێنە شەو بەرنامەکەتان لە 1964 دابەزی باسی ئەواکرێ کە 35 ساڵ بەر لە ئێستاوە کە زانین شەڕێکی قورس بۆ عێراق هەبوو کە عێراق بەرامبەر کویت شەڕیان کرد و لەم شەڕەیە عێراق زیانێکی زۆری بەرکەوت ئەو بوو کۆمەڵێکی زۆر سەربازی بەکوژدا و زەرەی زۆری کرد لە ڕووی تانک و تۆپ و تایارە و توانە لەگەڵ عقید سەلام شرۆڤەکاری سەربازی 1964 بەرنامەیەکی ورد و درشتیان لەسەر ئەو بابەتە کردووە بەشێکی کورتمان لە بەرنامەکە دەرهێناوە بابەیەکەوە بیبینین. زیانی عێراق خەبارەکەی چەند بوو؟ ینی زیانێکی زۆری پێگەی گۆڕستانی سەفوان ینی بەناوبانگە هەموو ڕستمەڵێ باڵێ وێنەکانیش ڕنگ بێ بینی بێتت خەڵکیش بینی بێتی لێوێنانە بڕۆ عێراق تاکو 200,000 سەربازی لە ناوچوو 200,000 سەرباز لە ماوەی 7 مانگە باڵێ لە ناوچوو باش لە ڕووی چەک و ئەسلی حەوە چی لە ناودا بەنسبەتی بڵین عێراق لە منتیقەی ناوچەی ئێمەیە لێرە یەکەم وڵات بوو کە بڵین ئوستولی بەڕی هەبوو عێراق نەیمە وێران بوو تۆ بە هیچ جۆرێکی مەبەستەکەت ئەوەیە بۆی بینەران باشتر حاڵی بن بڵێن ئەوانەی کە تانک و هین هەڵەگرێتن ئابارەکاتن لە جۆری فاون ئەو ئەڵمانیەکان و سێرا هەمووی لە ناوچوو 700 دانەی هەبوو عێراق هەمووی لە ناوچوو جگە لەوانە تانکەکان بڵێن هێزی محەممەد قاسم دوو جای عادەی تەنزیمیان کردەوە دووبارەیان کردەوە کە بڕێت تانکەکانی هەمووی لێ لە ناوچوو ئەوانەی کە دەرچوون لە کوێت حاموڕابی دوای شەڕی کوێت هەر لەسەر زنجیر بەلای قاعدەی ئیمام عەلیە هاتەوە کە قاعدەی ئیمام عەلی لە ناسریە ئەمریکا گرتووی بەڵام بە شەڕ ڕەت بوون وانیان دەربچن لێ دەستان خۆش بێ بۆ ئەزیزانەشی کە ئەیانەوێ بینەری تەواوی پرۆگرامەکە بن لە ماڵپەڕ و لە سوشیال میدیای 1964 تەواوی بەرنامەکە هەیە و دەتوانن لەوێ بینەری بن. ڕاشتانەمە بەر بۆ تەوزیحات بەرنامەکە شرۆڤەکاری سەربازیە یعنی بەردەوام ئەڵلقەی نوێتری هەیە لەسەر و ڕووداوە سەربازیانەی کە ڕوویان داوە لە ڕابردوو ئەوانشی لە داهاتوو ئەگەری ڕوودانی هەیە لە جیهاندا و بەنسبەت عێراق و ئێران و ئیسرائیل و ناوچەکە و ئەمریکا و چین و زۆر بەرنامەی دیکەی ترمان ئامادە کردووە ئینشەڵڵا ئێوە بینەری دەبن و ئەو معلوماتانە وەردەگرن. توانە ئەکێکتر لە هەواڵەکان کە ئەمڕۆ ئامادەمان کردووە بەداخەوە ڕووداوی خنکان هەر زۆر زۆر ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونەکە دوێنێ ئێوارە لە ئامارێکا بڵاوکرایەوەکە لە مانگی لەو 7 مانگی ڕابردووی ئەم ساڵدا 43 کەس بەهۆی خنکانەوە گیانیان لەدەستداوە هەردووا بە دوای ئەوەی کە ئامارەکە بڵاوکرایەوە دوێنێ شەو چەند کاژمێرێک دوای ئامارەکە بڵاوکرایەوە خاتونێکی دیکە لە بەنداوی دوکان خنکا و گیانی لەدەستدا بەرگری شارستانی گشتی هەرێم بڵاوی کردوتەوە باز لەوا کات کە ئەو کەسانەی کە لە ناو ڕووبار و زەیەکان ئەخنکێن تەمەنیان لە 20 بۆ 25 ساڵا داوا لە دایک و باوکانە کات کە ڕێگری لە منداڵەکانیان بکەن نەچنە ئەو شوێنانەی کە مەترسی خنکانی لێ هەیە سەرجەمزێ و ڕووبار و پۆندەکانی هەرێمی کوردستان بۆ مەلەکردن ناشێن جێگەی کونجاونین بۆ مەلەکردن بۆیە داوا لە گەنجانە کات کە لەو جێگانە دوور بکەونەوە کە مەترسی خنکانیان لەسەرە تەندروستی خۆیان لەسەر و هەموو شتێکەوەی و لە ئێستا لەبەر گەرما نەچنە ئەو جێگانە کە مەترسی لەسەر ژیانیان دروستەکە لە هەمان کاتا دوێنێ بەرگری شارستانی سۆران بڵاوی کردەوە کە ئەوان لە نزیکەی 6 مانگ و 7 مانگی ڕابردوو 15 کەسیان لە خنکان ڕزگار کردووە ئەویش باز لەوا کات هەموو ئەو کەسانەی کە لە خنکان ڕزگار کراون یا خنکاون تەمەنیان لە نێوان 21 بۆ 25 ساڵایە کەواتە هەموو ئەو کەسانەی کە دەخنکێن یاخود لە خنکان ڕزگارەکرێن لە تەمەنێکی گەنجیان داوا لە دایک و باوکەکانیانەکەن داوا لە کەسوکاریانەکەن ڕێگریان لێ بکەن لەوەی کە نەچنە ئەو جێگانەوە بەرگری شارستانی خۆی باز لەوا کات کە ئێمە هیچ جێگەیەکمان نییە لە کوردستان شوێنەکەی بۆ مەلەکردن گونجاو بێت هەموو ئەو شوێنانەی کە ئاوی لێیە مەترسی بۆ سەر ژیانی خەڵک دروست دەکات ئەگەر بڕۆنە ناوی و بیانەوێ مەلە بکەن کاتێکە ئێمازانی شوێنەکەمان گونجاو نییە بۆ مەلەکردن پاشتر وایە کە ئەگەر حەزمان لە مەلە بێت هەموو ساڵیانی ئەمە ڕووەدا بەتابەت لە وەرزی هاویندا بەڵام ئەم ساڵ ئامارەکان زۆر زۆرە تابێت ڕوو لە زیادبوونەکە بۆیە خەڵک حەقا بەتایبەت گەنجان بەڕاستی ئاگاداری خۆیان من کە دەچنە سەر چۆم و ڕووبارەکان ینی لە هەندێک شوێنیش ڕەنگە بەرگری شارستانیان لایانی پەیوەندیدار کەم تەرخەم بێ بەڕاستی لەبەرەوەی ئەبێت تابلۆ دانێ لەو شوێنانە کەمە مەترسی هەیە و
و نەهێڵدرێت یان بەرگری شانستانیش گلەی هەیە ئەڵێ ئێمە تابلۆماندانەوە خەڵک ڕێنمای تابلۆکان ناکەن ئیتر سەلامەتی بۆ هەموو لایە کۆتا هەواڵمان چاوان منەگەڕێمەوە بۆ کەلار نا بەس هەواڵێکەیە لە کەلار ئێستا لە کەلار شەقامی 6 مەتری دروست دەکرێت کە لە ناو خەڵکی کەلارە بە شەقامی پشتێنەیی یان هەر بە زمانەکەی خۆیان جادەی حەولێکە بەناوبانگە بەڵام دەبێتە شەقامی 6 مەتری دووسایت بەشێکی زۆری کارەکانی تەواو بووە ئەم شەقامە لە بەردەسوورەوە دەست پێ دەکات و لە گوندی گوردەگۆزینەوە تەواو دەبێت بەڵام ئێستا بەشێکی شەقامەکە چەند سەد مەترێ کاری تیاوەستاوە کاری تیان ناکرێت بەهۆی بۆری ئاوی سەرەکی کەلارەوە کەی پاڵاوگەی ئاوی بەردەسوورە لەوێ ئاو دەگوازێتەوە بۆ ناو کەلار یعنی بەڕێوەبەری ئاوی کەلارەڵێت نابێت دەستکاری بکرێت جارێت تاوەکو میکانیزمە بۆ هەڵگرتنەوەی ئەو بۆریە دەدۆزینەوە گینا چەند ڕۆژێ خەڵکی کەلار بێ ئاو دەبن بۆیە دەبێت میکانیزمەکە بدۆزینەوە ئینجا شارەوانی یاخود کۆمپانیای جەبەجەکاری دووسایدەکە بێن کارەکانی خۆیان بکەن لە ڕاستیە دووسایدەکە بەشی زۆری ئەوەی لە دیمەنەکان شادەی بینن تەواو بووە ئەو چەند شوێنەی کە خۆڵە ئەوە ژێر بۆریەکەیە ئەو بۆریە گەورە کە ئاوە گوازێتەوە بۆ ماڵان لەوێ تەواو نەکراوە چونکە بەڕێوەبەری ئاو هۆشداری پێداون توێتی ئەقل غەڵەت بکەن ئەو بۆریە هەڵگرن یان بشکێت لەوەیە ئەوە هەم چارەسەرکردنی تاخیرە بێت و هەمیش خەڵکی کەلار بێ ئاو دەبێت بۆیە هەردوو لا هیوادارن کە میکانیزمێ بدۆزنەوە بۆی پرۆژەکە تەواو بکرێت ئەمە هەواڵەکان و بابەتەکانی نۆڕادیۆ سواز بۆ بینەریتان تا هەفتەی داهاتوو لە نۆڕادیۆ و کۆمەڵێک بابەتی تری سەرنجڕاکێشەوە بەخواتانە سپێری هەر شاد دەست بەش.